دوای ڤیددیوەکەم کرد بەڕاستی وەکو کاری لە هەمیشەی خۆم ڤیددیو هاتم بۆ سەرشنار ڤیددیوەکی جوام بکەم بەڕاستی کە هاتم ڤیددیوەکەم عکس بۆ ینی بینیم ژینگەیەکی زۆر خراپەیترەوە بوو لە سوۆسیال میدیا بڵاومان کرد لە پەیجی کورسات سپاش بۆ کورسات و بۆ هاوکارانم ئیتر قەراری ئەوماندا کە بین لێرە پاکردنەوەی ئەم شوێنە ڕابگەێنین هەمیشە کورسات لە یادی دامەزراندنەکەیدا کاری زۆر باشکات کار و چالاکی خۆیان ساڵ ئەم هەڵمەتی ڕاگەاندووە لێرین بووی ئێرە پاک بکەینەوەنێ بە هەمووانەڵێن بابێک و پارێزگاری لە ژینگەکەمان بکەن دەستخۆشیش بێەوە لە ساڵی دامەزرانی کورسات پیرۆزایی لە خۆمانەکەن و کارمەندانی دەستگای میدیای کورسات هەمیشە دەمانێت لە خەمی هەموو شتێک دابین و هەموو خەمێکیش هەڵدەگرین بۆ ئەم هەڵمەتەش بێگومان هەڵمەتێکی زۆر پیرۆزە کە ئێمە ئێستا دەستمان ناوەتی لەم سەری ساڵەیە خەڵکە لە خەریکی ئاهەنگگێڕان و خۆشیە بەڵام ئێمە دەمانێت ئەم سەیرانگەیە کە سەیرانگەیەکی منداڵیمە یادگاری منداڵیم زۆرە لەم سەیرانگایدا پێشتر لەگەڵ هاوڕێیانە باسمەکرد لێرەیە چەند جۆلانەیەکی لێ بوو زۆر گەورە و پێیانەوت بەلەمەکە یعنی ئاهاتی لێرە خێزانەکان کۆبوون و ئاهەنگی لەدایک بوون و کۆمەڵێک بابەت سازەکرا